درباره سردانا دیروکیا سروک بارزانی جبو واتیکان و کومبونا سروک بارزانی دیگل پاپای واتیکان دوی روشه دا من میوانه که برس کاردینالوی ساکو پاتریاکو سروک دیرا کلدانی لعراق و جهانه کوش بغدای با آوائی که راستاخو دیگل مدا بیتن برس جناب لوی ساکو ایوار باش تو بخیراتی جبو کردستان 24 افرو ودید کو جناب سروک بارزانی سردانکا دیروکی انجام دا کومبون دیگل پاپای واتیکانه بو دوی روشانها کو لنافچه هیا اف شر و پیگدادان و آلوزین تایبه لروشالاتان آواراز دهنه او رول حکیمانه سروک بارزانی یعنی دنافچه دا هیا بو دروست کرنا سقامگیری و آشتی و پیگوشیان دنافچه دا یعنی چه واتیا خود گهینیتن اف سردانا سروک بارزانی و کومبونا جناب وی دیگل پاپای واتیکان يعني كاك مسعود معروف برز سروک بارزانی وەکو کەسایەتێکی سەرکردا تەنیا لەسەر ئاستی عراقنا بەڵکو لەسەر ئاستی هەموو جیهان سەرۆک بارزانی خاوەنی داناییە خاوەنی دیدگایەکی کارزماتیکە سەرۆک بارزانی یەکێکە لە کەسایەتە هەرە دەگمەنەکانی دنیا لە عێراق بە هەمان شێوە کە مێژوویەکی پڕ لەو ئەزمونەی هەیە ناوچەکە ئێستا بەگشتی وەکو دەگوترێت لە دۆخێکی گەڕگرتوودایە سەرۆک بارزانی سەردانی بۆ ڤاتیکان بە کۆبوونەوەی لەگەڵ پاپا لیۆی چواردەیەم بێشک و گومان کاریگەریەکی زۆر گەورەی دەبێت ڕاستە ڤاتیکان وڵاتێکی بچووکە بەڵام ڤاتیکان پەیوەندی سیاسی زۆر فراوانی هەیە لەگەڵ زیاتر لە 180 وڵات پەیوەندی هەیە 90 باڵیۆزی لە جیهان هەیە کاریگەریەکی زۆر گەورەی هەیە تەواوی سەرکردە گەورەکانی جیهان سەردانی ڤاتیکان دەکەن لە ڤاتیکان سەرۆکی وڵاتان کاتێک دەستنە ئەوەی باس لە چارەسەری چارەسەر بۆ کێشەکان دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکان دۆزینەوەی دەرچەی قوبوڵکرا و دەبارەی تەواوی ئاڵۆزیەکان دەوێت دەخرێنە بەرباز بۆیە زۆر بەڕاشکاوی بێڵێم ئەم سەردانەیە سەرۆک بارزانی بۆ کۆبوونەوەی لەگەڵ پاپا لیۆی چواردە کاریگەری زۆری لەسەر ئەم دۆخەی ئێستامان دەبێت و من لە ئێستاوە کاردانەوەی ئەو سەردانم لە ڤاتیکان بیستووە و لەگەڵ بەڕێز ئەنوزەوهەر وەزیر برس لوی ساکو سبارت و کومبونا جناب سروک بارزانی و پاپای واتیکان کاریگەری زۆر نەرێنی هەیە ئەو لەوێ باسی لە دیدگایەکی هاوبەش کردووە بۆ ئەو کێشانەی کێشەکان لە ناوچەکەدا هەیە چارەسەر خراوەتە ڕۆ و باسی لە ڕۆڵی ڤاتیکان کردووە کە ڕۆڵێکی چالاکیان هەبێت لە دۆزینەوەی چارەسەری ئاشتیانە لە ڕێگەی دیبلۆماسیەتێکی نەرم هێزی نەرم و نابێ ئەم بابەتە بە هێز چارەسەر بکرێت زۆر باشە جناب لوی ساکو هندزانن دەما قەیراناندا دەما قەیران لە وڵاتێکی لە ناوچەیەکی دروست دەبیتن در پاپای واتیکان پێشوازیە ژە سەرکردەیەن وان وڵاتانکەن ئەو سەرکردەیەن ئاشتی خوازن ڕۆل هەیە دە بەرقەرارکردنا ئاشتیەدا دوی دەمیدا تو دزانێت لە ڕۆژهەڵاتە ناڤاراست کێشە هەنە ئالوزی هەیە شەر هەیە پێکدادان هەیە ینی تایبەت ئەو فرەوشا لە سووریایە دروست بووە ینی پێشوازیکردنا پاپای ڤاتیکان دەوێت تەوقیتێدا ژ جەنابێ سەروک بارزانی دخوازی چ پەیامێکی بگەهێنیتن پاپای ڤاتیکان بەر لە هەموو شتێک سەرۆک بارزانی لەوە تێدەگا کە ڤاتیکان چ ڕۆڵێکی هەیە دەزانێت ڤاتیکان چ کاریگەریەکی هەیە لەسەر گۆڕپانی نێودەوڵەتی
زۆر بەداخەوە هەندێک کەسایەتی هەن و هەندێک سەرکردە هەن کە زۆر باش لەو بابەتە تێناگەن کە ڤاتیکان چ ڕۆڵێکی هەیە بۆیە پەیامەکە ئەوەیە کە دەبێ کەرامەتی مرۆڤ بپارێزرێ کەرامەتی هاوڵاتیان بپارێزرێ نابێ پەنا بۆ چارەسەری سەربازی بین دەبێ پەنا بۆ چارەسەری ئاشتیانە بین ئەمە ئەو پەیامەیە کە سەرۆک بارزانەی بردوێتی بۆ ڤاتیکان لەبەر ئەمبەردا دەبێ ڤاتیکان ڕۆڵێکی ئاکاری ڕۆحی ئاینی هەبێ بەڵام کاریگەریان هەیە گومان لەوە دانیە باشە بۆچی ڤاتیکان گرنگیە بە هەرێما کوردستانê didەتن هۆکار چییە؟ لەبەر ئەوەی هەرێمی کوردستان نمونەیەکی پێکەوە ژیانە لە ناوچەکەدا هەرێمی کوردستان توانیتی ئەوە بسێنمێنێ کە هەموو پێکاتەکان دەتوانن بە هاوئاهەنگی لەگەڵ یەکتردا بژین حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمان شێوە حکوومەتێکە توانیویەتی کە ئەو پێکەوە ژیانە پارێزێت ڕاستە ئاینەکە ئاینی ئیسلامە بەڵام بە هەمان شێوە مامەڵەیان لەگەڵ هاوڵاتی کوردستانی وەکو هاوڵاتی مامەڵی لەگەڵ دەکرێن نەوەک وەکو با بڵێم شیعی سنی کریسیان یەزیدی بە پێچەوانەوە ئەوان مامەڵەیان لەگەڵ هەموو هاوڵاتیان کردووە لەسەر چ بنەمایەک لەسەر بنەمای هاوڵاتی بوون بابەتەکە دیموگرافیای ئاینی بوون نییە شەڕەکە شەڕی مرۆڤ بوون و هاوڵاتی بوونە بابەتەکە تەنیا پەیوەستنیە بە ئاینەوە ئاین 2000 بابەتێکی تاکە کەسیە هەر کەسێک ئازادە پەیوەندی خۆی لەگەڵ خوددادا بە شێوازێکە بەڵام سیاست لە پێناو هاوڵاتیانە لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیانە لە پێناو فەرهەمکردنی ژانێکی باشە سەقامگیری و ئاشتی و ئازادی و کەرامەتی مرۆیە کەواتە ئەو ئەزمونە ئەو ئێمە کە لە هەرێمی کوردستان هەستمان بۆ ئەزمونە کردووە درکمان پێ کردووە لە مامەڵەی حکوومەت لە مامەڵەی لایەنەکان لەگەڵ پێکاتەکان و هەروەها ئەو پێشکەوتنەی کە لە هەرێمی کوردستانە بووە ئەزمونێکی زۆر دەگمەنە بەڕاستی دەکرێت لایەنەکانی دیکە سوودی لێ بگرن من بیرمە کاتێک داعش مەسیحەکانی لە مووسڵ و لە ناوچەکانی کە من لەوێژ بینیم بەخۆم فەخامەتی سەرۆک بارزانی هات و ئەو کاتە لەگەڵ فەخامەتی سەرۆکی فەڕەنسا هەردووکیان هاتن سەردانی ناوچەکەیان کرد سەرۆک بارزانی ئەو کاتە لە بەردەم هەموو خەڵک گوتی ئێمە هاوڵاتین ئێوەش بە هەمان شێوە هاوڵاتین ئێمە و ئێوە بێکەوە دەژین و بێکەوە دەمرین ئێمە ئەم شتە لە هەموو شوێنێک نابیستین سەدان کێشە هەیە چەندین کێشە هەیە بۆ کریسیانەکان دروستکراوە ئەوەی کە پێی دەوترێت کەمینەکان ئەوەی کە پێی دەوترێت بەهۆی دیموگرافی ئاینیەوە بەڵام نابێ بەو دیموگرافیا بەردەستکە بیر بکەینەوە بۆیە ڕۆلی دەبێت سەردانەکە لە گفتگۆ زۆر باشە بەرز لۆی ساکۆ ینی پشتی کۆمبوونا سەرۆک بارزانی دەگەل پاپای ڤاتیکان کنگرێکا ڕۆژنامەوانیدا سەرۆک بارزانی گوت من داخواز پاپای ڤاتیکان کردێک و بە هەمی هێزا خۆیان معنەوی پشتەوانیە کوردان بکێتن پرسیارە من ئەvەیە پاپای ڤاتیکان دێشێتن چکێتن ji bo herêma Kurdistanê ji bo Kurdan serbarî ev tehediyatên ku li navçeyê de hene hêzanin ka çi cure tehediyatek li hember pêşkeftina herêma Kurdistanê Kurdan hene lê rolê Papayê Vatikan de çi bîtin ji bo derbazkirina Kurdan ji van tehediyatan e پاپای ڤاتیکان ڕۆڵی دەبێ یارمەتی عراق دەدا یارمەتی هەرێمی کوردستان دەدا بەیەکەوە وەکو دەوڵەتێک یارمەتی عراق و هەرێمی کوردستان دەدا ڕاستە هەندێک کێشە هەن کە دەکرێت پاپای ڤاتیکان دەسوەردانیان تێدا بکەوە هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشانە بدە بە نمونە ئەگەر کێشە لە نێوان عراق و هەرێمی کوردستانی شەبێ پاپا دەتوانێت یارمەتی دەربێت لە تاوی کردەکان کێشەکان چارەسەر بکە بۆچی چونکە پاپا دەبێ هەست بە هەستی تەوا هەر مرۆڤێکی ستەم لێکراوە بکات پشتیوانیان بکە هەر کەسێک لە دڵە ڕاوکێ و ناسەقامگیری و ترسدا بژێ بەبێ ئەوەی ئاوەڕەوە بداتەوە لەسەر چبی ڕووباوەڕێکەوە لەسەر چ ئاینێکە من پێم وایە بەڕوونی ئەوەش دەرکەوتووە کە پاپا بەنمونە پشتیوانەی غەزەی کردووە بەر لەوە دژی ئەو ستەمەی کە لە موسڵمانەکان کراوە لە وڵاتێکی ئاسیایی پاپا هەڵوێستی هەبوو بە هەمان شێوە پاپا لەوە ناڕوانێت کە ئەو کەسە هەڵگری چ شناسێکی ئاینیە بەڵکو دەڕوانێتە شناسنامەی مرۆیی ئەمە
لە ڕووی مرۆییەوە زۆر گرنگە بە هەمان شێوە سەرۆک بارزانانی دەڕوانێتە دیوی مرۆیی سەرۆک بارزانانی تەنیا ئاوەڕەوە ناداتەوە لەسەر چ بیر و باوەڕێکە لەسەر چ ئاینێکە من دەتوانم ئەوە بڵێم تەنانەت ڕێ ڕەگەزیشەوە زۆر باشە بەرەی سلۆی ساکۆ سەبارەت وان ئەحداسên vê dawiyê yên Sûriyayê ڕۆپڕۆبوونا سوپایە عەرەبی دیگەل hêzên Hesedê û awarebûna hezaran xelkî di nava wan da kiristyanên Sûriyayê hîn weke patrîyak weke serokê dêra kildanî li Iraqê û cîhanê dilgiranin diltengin bi rewşa hem Kurdan hem jî kiristyanan li Rojavayê Kurdistanê û Sûriyayê ئێمە بەڕاستی زۆر بێزارین لەو هەڵوێستانەی کە لە سووریا بینیومانە بە تایبەتی لە دانانی کۆتوبەندە نێوان هاوڵاتیاندا ئەمانە هاوڵاتین کریسیان بن کورد بن یاخود دروز بن لەسەر هەر بیر و باوەڕ و هەر نەتەوەیەک بن عەلەوەیی بن ئەمانە دوجار هاوڵاتین هاوڵاتی سوورین دەبێ مافیان هەبێ من خۆم بیستومە لە یەکێک لە کەسایەتە ئاینەکان کە سەر بە ئێمەیە کە ١٨ کریسیانەکان ئێستا کۆت ئاوارە بوون ١٨شان کۆچیان کردوەوەتە سووریان جێهێشتووە لە دوای ڕووخانی ڕژێمەوە بەهۆی هێرشەکانی قاعیدا و فاندنی خەڵێک کۆمەڵێک مافیا پەیدا بوون لەوێ دواتر داعش زیاتر لە ملیۆنێک کریسیان سووریان جێهێشتووە ئەمانە هاوڵاتی سووریایی بوون زۆرینەی کریسیانەکان کە لەوێ لەبری ئەوەی سوودیان لێ ببینن ناچاری کۆچیان کردوون تاکو ئەم ساتەی ئێمەش قسەیان تێدا دەکەن لە عێراق ئێمە مافی خۆمان نییە وەکو هاوڵاتی مافی هاوڵاتیەکی تەوامان نییە گێچاڵمان پێ دەکرێن بێزار دەکرێن تەنانەت لەوەش تێناگەن کە کاردیناڵ کە تاکە کاردیناڵ لە ڕۆژهەڵات کە پۆستەکە لای ئێمەیە نابێ کە بۆ نمونە ئێمە دەتوانین دەنگ بدەین بە هەڵبژاردننی پاپا ئێمە لە بەغداین ناتوان سوودمان لێ بێنن کێشەشمان بۆ دروست دەکەین وەکو ئەو مەرسومەی کە سەرۆک کۆمار دەری کرد و دواتریش کۆمەڵێک بابەتیان دەرێنا کە تۆ باسی ئاسایکردنەوەی پەیوەندەکانت کردو هەوڵیاندا کێشە بۆ ئێمە دروست بکەن من ڕۆژێک لە ڕۆژان نەباسی ئاسایکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل نەبابەتێکی دیکەم کردەوە بابەتێکە پەیوەندی بە دەوڵەتەوە هەیە بەڵام من گوتم ئاسایکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ عراقدا تەواوی وڵاتان عراق وڵاتێکی ئیبراهیمیە و لە بابل لە مێژوویەکی زۆر دێرینەوە تەلمودەیەک هەبووە تۆ یاساکانی حەموراویت هەبووە بابەتێکی عراقیە شتێکی یەهودی نییە بەوانە تایبەتەکەی کاتە کێشەمان بۆ دروست دەکرێت بۆچی خەڵکێک نێن بۆ لای ئێمە بۆ گەشتیاری سەردانی عراق بکەین بۆچی عراق بەرەو پێشەوە نەچێت کاتە لە سەرەتایەوە تاکو کۆتایی هیچ لۆژیکێکی تێدا نییە بەڕاستی زۆر باشە کی عێراقی پاش تێخیتن ینی ئەو معاناتên وە لە عێراقی هەنە وەکو کریسیانان لە عێراقێ ینی هەمان ئەو معانات لە سووریایژی هەنە هەمبەری کریسیانان تێدەکردن و کی بەرپرسە لە دروستکردنا ئەف هەمی کێشەیان بۆ کریسیانان دە عێراقێدا ئێمە وەکو عێراق هەموو تواناکانی ئێمەیان بردووە داێنێتە میلیشایەکی دیاریکرا وەکەوەی ئەو نوێنەری مەسیحیەکان بێت ئەمە بە هیچ شوەیەک نوێنەری مەسیحەکان نیە بەشێکە لە حەشدی شعبی با پابندی ڕێنمایەکانی حەشدی شعبی بێت با دەست درێژی نەکاتە سەر مەسیحەکان بەڵام مەسیحەکانی سووریا ئەوانیش دۆخێکیان هەیە بەهەڵە تێگەیشتێک هەیە لە لای ئەوانەوە سەبارەت بە مەسیحێت بە نمونە ئیسلام کە ئاینی زۆرینەی ئەوەیە تێگەیشتێکەیە کە ئەوانی دیکە لەسەر هیچ شتێک نین دەبێ بزانین ئاینەکان هەمویان سەرچاویان لە خودداوەیە یەهودی بێت بەڕاستی بندەڵێم یەهودێت بەڵام بەهەڵە لێم تێنەگەن زایۆنیزم و یەهودیەت دوو شتی لێک جیاوازن بۆ ئەوەی ئەم قسەیەشم بۆ ئەوەی لێنێت
هەموو ئاینەکان سەرچاویان خوددایە کەواتە کە خوددا سەرچاوی هەموو ئاینەکانە سەرچاوی خۆشەویستە سەرچاوی سۆز و بەزەیە هەموو ئاینەکان ڕێگایان بەرە و خوددایە بەڵام 2000 دەکرێت ڕێگەش بێ بەڵەو بنیادنانی پەیوەندی هاوبەش لەگەڵ یەکتری نەک ئێمە بچین یەکتری کافر بکەین یەکتریمە بە درۆ بخۆین دەبێت کۆتایی بەو تێگەیشتن بەو چەمکە بێت دەوڵەت ئاینی نییە دەوڵەت کاری بە ئاینەوە نییە ئاین بۆ تاکەکانە تاک بڕیار دەدا لەسەر ئاینێک بێت چاینێک بۆ خۆی هەڵدەبژێرێت کاتە دەوڵەت خزمەتی هاوڵاتیان دەکا خزمەتی ئاینێکە دیاریکراو ناکە خزمەتی مەذهبێکی دیاریکراو ناکە من لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆ تەواوی ئاینەکان بۆ هەموو مەذهبەکان جیاوازی هەیە بۆچی خۆر ئاوا پێش دەکەوێت ئێمە شتاک و ئێستا خەریکی لە دۆخێکدا کاتە بێ لە واقع تێ بگەین دەبێت لەو گۆڕانکاریە تێ بگەین کە لە ئەقلیەتدا ڕوویداوە کاتە ئەمانە هەمویان کێشن خەڵک بەرپرسان یاخود ڕاستتر برێم تاکو ئێستا توانای ئەوەیان نییە لەو دۆخە تێ بگەن تا ئێستا نەیانتوانیوە شتێک لە پێناو عراقدا بکەن تاکو عراق پێش بکەوێ عراق بگاتەوە ئاستی وڵاتان دیکە زۆر باشە بەڕێز لۆی ساکۆ هەر سەبارەت بە احداسێن وێداویە بۆێرن وێداویەیەن سووریا من دەمێ ئاماژە بۆ بکەم تاکو ئێستاش عقلێتێکی عشایری و قەبیلی هەیە زۆر باشە ئیتە هەر ئەوێ عقلەتی و هاکریاز باوەرم کو بەردام و معانات هەبن دەگەل ئەو دەسەڵاتە و هەنگ مامەڵەیە دیگەلکەن و کوشبوونا مەسیحیان و کێمبوونا ڕێژیان مەسیحیان لێ پرسیارە من ئەوەیە بەڕێز لۆی ساکۆ ئەوە احداسێن وێداویەیەن سووریە جەنابێ وەژی ئاگادارن چەند ڕۆژێن ڕابووریدا هەندێک زیندانên داعشێک و هێزên هەسەدێ çavdîrî dikir û dibin çavdîriya wan da min û dest jê berdan û îtir Supaya Erebî derek vala kir û çekdarên wan reviyan vîdeo belav bûn ku careka diye xûbçek dixreve û hêzên Iraqî jî çûne ser sunûrî ji bo vê çendê sunûrên xwe qayîm bikin yanî we zanyarî hene dîvçûn hene we tirsek heye careka dike ev çekdarên Daişê bikevin nava تشتان نی نوای و سر سنوران و اتجارت کردی که او مسیحیان هینیش او کریستیانین هینیش ماینه او جی کوچبر برون برف نمانه بشن لسوریا و لعراق جی ما بستامن ئەمە پێویستی بە شرۆڤەیەکی زۆر وردە بەڕاستی و دەبێ خەمیشی لێ بخورێت لە سووریا بۆچی ئێستا پلانەکە چییە وەکێ لە دوای ئەم شتەوەسا چونکە ئەگەرێکەیە کە دەستێکی دەرەکی لە پشت ئەم بابەتەوە بێت و ئەگەری هەیە ئەو میلیشیا و گروپە چەکدارانەی کە لەوێدا هەن داعشە لایەنێکی دیکەیە بۆەوەی کردەیەکی تیرۆریستی دیاریکرااو بکەن من پێم وایە ئەوەندە کاریگەری لەسەر کریسیانەکان نابێت ئەوەندەی کاریگەری لەسەر تەواوی عراق دەبێت بۆیە دەبێ عراق لە ئێستاوە خوێنەوەیەکی ڕاست و دروستی هەبێ بۆ ئەم بابەتە و عراق دەبێت لە ئێستاوە خۆی بۆ ڕوبەربوونەوەی ئەم دیاردە نام و مەترسیدارە ئامادە بکات و ڕێکاری پێویست و گونجاو بگرێتە بەر بۆ پاراستنی ئاسایش سەقامگیری عراق و هاوڵاتیان و پێکەوە ژیانی هاوبەش زۆر باشە دەست خۆش بەڕێز لۆی ساکۆ داوای پرسیاران بلا ئەvە بیتن دەمێ ڕابۆریدا دەمەکێ زۆر لە هەرێما کوردستانێ بووی ترفێرە کەش و هەوای هەرێما کوردستانێ بووی ناژی تو لە بەغدایە ژە هەرێما کوردستانی غەریب نابووی ناڤەگەڕی بێگومان بیری هەرێمی کوردستانم کردووە بەشێکی عراقا وڵاتی ئێمەیە نیشتیمانی ئێمەیە بەڵام من بە حکمی کارەکەم لە بەغدام بەرپرسیارەتی و ئاڵنگاری زۆر گەورەمان هەیە بەڕاستی لە بەغدا ئەوەی ڕوبەڕووی دەبینەوە لە بەغدا زۆر زیاترە لەوەی لە هەرێمی کوردستان و ڕووی دەبینەوە بەڕاستی بەڵام بوونم لێ پێویستە بەڵام بێگومان دێمەوە هەرێمی کوردستان زۆر باشە خێر بێەوە کوردستان ماڵا هەموو کەسێکیە هەردەما بێ بخێر بێستە سەر و سەرچاوێمە بەڕێز کادینا لۆی ساکۆ و پاتریاک و سەرۆکێ دێرا کلدانی لە عێراقی جیهانێ بەغدایەت گەلمە بۆ گەلێکی سوپاسین هەر هەبن